سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە. وەک ئاگادارن حکوومەتی عێراق و بەتایبەت وەزیری دارایی لە حکوومەتی عێراق بڕیاریدا کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە مانگی سێوە موچە لە ڕێگەی سیستمی بانکیەوە وەربگرن و لە ڕێگەی کارت بانکەوە موچەکانیان پێ دەدرێ و وەزیری دارایی باسی لەوە کردووە کە موچە نانێرێ ئەگەر بێت و ئەم سیستمە لە ماوەی مانگێکدا لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێ بە بڕای شارەزایانی ئەو بوارە و هەندێک لەو کەسانی کە لەم بابەتەیە پسپۆڕیانیە باس لەوە دەکەن کە خودی حکوومەتی عێراقی زیاتر لە چەند ساڵێکی پێویست بووە بە ئێستاشەوە نەیتوانیەوە وەک پێویست سیستمەکە بە باشی جێگیر بکە داخۆ هەرێمی کوردستان چۆن دەتوانێت لە ماوەی مانگێکدا ئەم سیستەمە جێگیر بکات. ئایا ئەمە وەک بیانوویەک نییە بۆ دروستکردنی لەم پەر بۆ نردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان ئاخۆ ئەگەر بێت و لە ماوەی مانگێکدا ئەم سیستمە جێبەجێ نەکرێت دەرچەیەکی دیکە هەیە. دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتانە بکەم هەم لە ڕووە سیاسی و یاسایەکەیەوە هەم لە ڕووە ئابوووریەکەشەوە لەگەڵ هەریەک لە بەڕێزان بەڕێز داراسیەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەوخۆ لەگەڵمدایەوە بڕیاری شوایە لە ستۆدیۆ بەڕێز دکتۆر کاروان حەمەد ساڵح پسپۆڕی ئابووری لەگەڵمدا بێجەنابێ نەشتانە گەیشتونەتە ستۆدیۆ کەمێکی دیکە ئەویش دەگا دەمێن سەرتا لەگەڵ کاک دارا گفتوگۆکەم کاک دارا سپاس بۆم دەرفەتە من و تۆ زۆر باسی بابەتی بۆ جەمان کردووە دەکرێت ئەم شەو بڵێ میانی خۆشحاڵم لەوەی کە باس لە بابەتێکەکەین کە تا ڕادێک ئاسۆیەک ڕوونە لەوەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان گرنتێکی تێدایە بەڵام پێم بڵێ ئەم مەرجەی وەزیری دارایی عێراق کە باسی دەکات دەڵێت ینی دەبێت لە ماوەی مانگێکدا ئەم سیستمە جێگیر بکرێ هەنی داواکارێکی واقعیە پێت وایە ئەمە لە مانگێکدا جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاوژ لە بیسەر و بینەرە بەڕێزەکان دیارە ئەتوانین بڵین پێشەکی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەستکەوتێکی گەورەیە بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان بەگشتی و بۆ توێژی فەرمانبەران و خانەنشینان بەگشتی بە تایبەتی. ئەمە یەکەم جارە دادگای فیدراڵی زۆر بە ئاشکراوە بەڕوونی باز لەوە کە نابێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوا بکەوێت و هەردوو حکوومەتی عێراقی فیدراڵ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پابند دەکات بەوەی کە ئەبێ مانگانە لە کاتی خۆیان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدەن کە من پێم وایە بەداخەوە هەندێک جار تەفسیری سلبی بۆ ئەم بڕیارە ئەکرێ بەوەی کە ئەمە جۆرێک لە کەمکردنەوەی دەسەڵاتی هەرێمە و جۆرێکە لە دەستخستە ناو کاروباری ناوخۆی هەرێمی کوردستانەوە ئێمە نابێ ئەوەمان لەبیر بچێ ماوەیەکی زۆرە فەرمانبەران و مامۆستایان ئەڕژانە سەر چەقام داوای موچە و شایستەدارایەکانی خۆیان نەکرد. حکوومەتی هەرێم زۆر بە ئاشکرایی وت ئێوە داهات نەوتمان نایفرۆشین و داهات دەدەین بە بەغا و موچەی ئێوە لای بەغایە. ئێستا خۆشبەختانە ئەتوانم بڵێم کێشەیەکی زۆر قورسی کەڵەکەبووی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە مانای وشە دەستەوستان بوو بەرامبەری ئێستا کۆتایی هاتووە. لەبەرەوە ئەتوانم بڵێم ئەمە ڕوویەکی ئیجابیە. ئەو بەشەی تری کە دێتەوە سەرەوەی کە بۆ نەدوێنێ بەڕێز وەزیری دارایی باسی لەوە کرد کە پێویستە لە ماوەی مانگێکە ئەم تەوتینە بکرێ یان هەژماری کارتی بۆ سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێتەوانێ. بەفعلی ئێمە ئەگەر واقعی بین ئەتوانین بڵین مانگێک کەمە بەڵام ئەبێ ئەوەش بزانین ئێستا دوجار کاتێک بڕیاری دادگا هەیە بۆ ئەم بابەتە و پێویستی بە تەنسیق و لێکتێگەیشتن و هەماهەنگی لە نێوان هەردوو حکوومەتە هەیە دیارە بڕیارەکەی دادگا هەیە جێبەجێکار چیە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵن. ئێستا ئەگەر هەڵەن نەبم حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەڵێ نزیکەی 350,000 بۆ 400,000 فەرمانبەر لە هەرێمی کوردستانە هەژماری بە ناوی هەژماری منەوە ماستەر کارتیان بۆ کراوەتەوانێت. ئەکرێت تەنسیقێ بکرێ بۆ نمونە ئەوەی ماوەتەوە ژمارەیەکی ترەوەم پێم وانە ڕاستە مانگێک کەمە بەڵام زۆریش قورس نییە عملیەکە بۆ ئەگەر ڕێکاری پێویست بگرێتە بەر و بنکەیەکی زۆر بکرێتەوانێ بۆی فەرمانبەران کار دەربکەن کارتی باقی. بەڵام من لێرە پرسیارێکم بۆ دروستە بێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بە حیسابی خۆی ئەزمونێکی زۆر پێشکەوتوی لە ناوچەکە پێشکەش کرد و
لە ساڵی 2014 هات کۆدی بۆ فەرمانبەردانا و هات بایۆمەتری دانا و بە حیسابی خۆی ئەم پێشەنگە بوو لەم بوارەیە، بەڵام بەداخەوە نەیتوانی لە ماوەی ئەم دەسەڵاتی چەندین ساڵی ڕابردووە ئەم گرفتە بکە و سیستەمی کارتیش هەمومان ئەزانین لە هەموو وڵاتانی دنیا ئێستا شێوازێکی کارپێکراوە، یعنی شێوازێک نییە بڵێ نامۆیە بڵێ ناکرێ بڵێ لە مستەحیلاتایە. لەبەرەوە بە دڵنیاییەوە من پێم وایە ئەمە هەنگاوێکی باشە بۆ یەکەمیان زەمانەتێک گرنتیەک بۆ موچەی فەرمانبەران دروستە بێ، دووهەمیان خۆشبەختانە هەردوێنە وەزیری دارایی باسی لەوە کرد کەوتی بۆ ساڵی 2024 گرنتی موچەی سەرجەم فەرمانبەرانی دوێنێ لە زاری بەڕێز سۆران عومەرەوە باسی لەوە کردانی زۆر بەڕوونی جەختی لەوە کرەوت، ینی وەزیری دارایی سوێندی خواردووە گەر ئەم پرۆسێسە جێبەجێ نەکرێت لە مانگێکدا بودجە نانێرێ. بەڕاستیانی ئەمڕۆژانی بە درێژایی گەشتی هەواڵەکانی کورسانی نیوز گفتوگوی ئەم بابەتەمان کردو لەگەڵ کۆمەڵە کەسی جیاواز دایانی سەرنجی هەمان بەو شێوەیە کە ئەستەمە لە مانگێکدا ئەمە بکرێ خۆ ئەگەر نەکرێ وەزیری داراییش خاوەنی قسەکەی خۆی بێ و ئەنی قسەکەی بەرێتە سەر و بودجە نەنێرێ ئەمە دیسان کێشەیە. باشە من پرسیارێک با بکەین لێرە، ئایا لە ماوەی مانگەکە هەر هیچ ناکرێ؟ یعنی هەرێمی کوردستان هەر بەتەمانیە هیچ بکە، یان بۆ نمونە ئەڵێ کاکە من لەو ملیۆن و ئەوەنە 700,000 یەکەم نیوە یەکەم 500,000 یەکەم 400 شمەیە، یان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێوێ خۆی لە جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی بدزێتەوە ئەمە بابەتێکە. ئەگەر بە فعلی لەسەر خەت بێ و دام و دەستگاکان بخاتە کار و من پێم وایە دەبوو هەر لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان چۆن وەزارەتی دارایی عێراق چۆن حکوومەتی عێراق هاتە پەرلەمان و ئامادەی دەربڕی بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی، دەبوو حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تایبەتی لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەت بن بۆی بگەنە سیغەیەک بە ئاسانترین شێوە بە خێراترین شێوە ئەمە بکەن. تۆ هەر بڵێ ناکرێ و نەیکەی ئەمە پێم وایە چارەسەری کێشەکە ناکاوە قەیرانەکان قوڵتر دەکاتەوانێ. بەڵام تۆ وەرە لەگەڵ یان ڕێبکەوە بڵێ کاکە ئەم مانگەنا بادیکەین بە 2 مانگ بە مانگێک گوت 10 ڕۆژ، بەڵام تۆ هەر بڵێ وەڵام من بۆم ناکرێ و نایکەم، من پێم وایە دوجار فەرمانبەرانی هەرێمی کوردستان باجەکەیە دەنەگەڕوا بێ. باشە کاکدارە بابەتێکی دیکە ئەنی مەسەلەی میکانیزمی دابەشکردنی ئەم موچەیە خۆ دەزانی ینی ڕۆشنبیری خەڵک لە هەرێمی کوردستان بەرامبەر بە سیستمی بانکی ڕەنگە لە ئێستادا ئەنی لە ئاستێکی زۆر بەرزدانە بێ. بە نمونە موچەخۆرێک ڕەنگە وەک پێویستمتمانە بە بانکێک نەکالەوەی کە بە پێی پێویست موشەکەی ڕابکێشێ لە کارتەکەی، بەڵکو لە دابەزینی موچەکەی بە سەر ژمارە بانکەکەی دەیەوێت کاش هەموو موچەکەی دەربکە. ئەمەش ڕەنگە گرفتی سیولە دروست بکە لە ئایتیەم بانکیەکاندا. ینی پێ دوایە بۆ ئەمە چارەسەر چییە؟ پێم وایە عادەتەن لەوانەیە لە مانگی یەکەم و دووەم و تا چەند مانگێکی سەرەتا بیرفعل ئەو تێبینێ بەڕێز زۆر تەواوە، لەبەرەوەی خەڵک جۆرێک ها متمانەی لە دەستداوە مانگانە موچێ وەرنەگرتەوە 3 مانگی وەرنەگرتەوە پاشەکەوت کرد. بەڕاستی کاک دەرانی کەسێکەیە تەمەنی 60-70 ساڵە ڕەنگە هەر تێگەیشتنی ئەو زۆر ئەستەمێ بۆی کە پێی بڵێ دەتوانین بە پێی پێویستی پارەکە دەرکەی لە یعنی ئەم بەشێکی من پێم وایە بەشێکی ئەم قەیرانانەی لە هەرێمی کوردستانە بوون بێمتمانەیان زۆر ڕاستە بۆ هەموو خەڵک دروست کردەوە بۆ فەرمانبەرانیش. لەبەرەوە بە ئەمە لە سەرەتایە لەوانەیە بیرفعل وابێ، بەڵام پێم وایە کاتێک ئەچێتە چۆنەڵی بواری جێبەجێکردنەوە و ماوەیەک ئەڕوا هەر هاوڵاتیەکە خۆی لەوانەیە حەزکا پارەکەی لە هەژمارەکەی بمێنێتەوە نەک لە ماڵەیە داینێ کە زۆر جارام ئەزانین گرفتیشی بۆ دروست بۆ پارەکە لە ماڵەیە هەڵگیراوە. لەبەر ئەوە پێم وایە لە سەرەتایە ئەو تێبینێ بەڕێز زۆر تەواوە، بەڵام لە داهاتووە پێم وایە زەمن چارەسەری ئەو کێشەیە ئەکا و دوجار ئێمە شتێکی ترشمانەیە. ئێستا ئەمڕۆ ڕاستە کۆمەڵێک خەڵکێ لەوانەیە وەکو بەڕێز ئاماژەت پێکرد ئاستی بەکارهێنانی بۆ وەسایلە پێشکەوتۆکان بە تایبەتی مۆبایل و سیستەمەکانی کە داخلی مۆبایلەکە ئاکرێت زۆر ئاگای لێ نەبێت، بەڵام زۆرێکی زۆریش بەڕاستی ئەتوانێت هەر لە ڕێگای مۆبایلەکەیەوە هەژماری بانکی خۆی بزانێ و چ ڕۆژە کاتۆتە سەری و چەندی تایە و چۆن سەرفی کردووە. یعنی من پێم وایە ئەمە سیستەمێکە کە دەبواە زۆر لە پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان بیکردایە، نەک ئەوەی کە دوجار ئەوەی کە حکوومەتی هەرێم پابەر نەبوو موچەی فەرمانبەران بدا حکوومەتی عێراقی بیکا بە مەرج بۆەوەی بەو شێوەیە موچەی فەرمانبەران. ئەگەر ئەم سیستەمە بە چینە و قۆناغی گریمان جێبەجێ دەکرێت و بەو شێوەیە بەغدا قایل دەبێت و پرۆسێسی ناردنی موشە دەست پێ دەکات. ئەنی ڕەنگە ئەگەر بەوردی سەیری بابەتەکە بکەی ئەیتر ڕاستەخۆ پەیوەندی نێوان
بەغدا لەگەڵ موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبێتە پەیوەندیە کە هەنی ڕاستە و خۆی ینی کەسی سێهم لە نێوان پەیوەندیەکە دانیەوەتە حکوومەتی هەرێم لە نێوان ئەو پەیوەندیە دانیەوەکو ئەو حەقە دارایانی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەری دەگرن. ئالەم سەروەختەدا لەم بابەتەی کە ئەمە ڕوودەدات هەنی ڕۆڵی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان چییە ئیتر؟ ئەمە من پێم وایە زۆر جار ئەم بابەتە کە ئەو ڕژێنرە یا باسەکرێ جۆرێک چۆن لە دژوەستان بۆ بڕیارەکەی دادگای فیدراالیەوە کە تەفسیرێکی سلبی بۆ دەسەڵاتی هەرێمی کوردستانەکە کە من پێم وایە وانە ڕاستە لە ڕووی نەزەریەوە ئەڵێ حکوومەتی عێراقی ڕاستەوخۆ موچەی فەرمانبەران لە ڕێ هەژماری بانکیەوە ئەدا ئەمە تەواوە. بەڵام ئێمە ئەزانین یعنی لە ڕووی کارژێڕی و داراییەوە لە ڕووی مامەڵەی حکوومەتی عێراقیەوە لەگەڵ داتاوزانیاریەکانە لەگەڵ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و لەگەڵ هەموو وەزارەتەکان یعنی پێویستی بە تازەکردنەوە یان بە تەحدیسی مانگانە هەیە. یعنی بۆ نمونە ئێستا بۆ لە عێراقا کە مۆزەفێک غایبە بێ یان عقوبە ئەدرێ موچەی لێ ئەبڕێ یەکسەر لە سیستەمی بانکەکە موچەکەی لێ ئەبڕێ. یعنی ئەمە مانای وانە تەسفیرکردنی یا بە سەفرکردنەوەی ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستانە. من پێم وایە ئەمە کار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئاسانەکان لەوەی کە لە شوێنێک داوام بۆ لە شوێنێک نەبوو بایکۆت بووە ئەمە جارە نامێنە لە هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان و فەرمانگەکان ئەتوانن زۆر بە شێوازێکی سیستماتیکی ئیجراعات لەگەڵ فەرمانبەرانی خۆیان بکەن لە سەرجەم فەرمانگەکانی هەرێمی کوردستانە بۆ چونکە تۆ مباشەرەت هەیە تۆ ئینفیکاکت هەیە تۆ تەرفیعت هەیە تۆ عەلاوەت هەیە تۆ نەقڵت هەیە تۆ خانەنشینیت هەیە تۆ زیادبوونی مناڵت هەیە تۆ پرۆسەی زەواجت هەیە مانگانە کە ئەمە هەمووی بەقا داوای زانیاریەکە چی ئەم زانیاریانە ئەدا وەزارەتە پەیوەندیدار و فەرمانگە حکوومیەکان کە ئەیدەن بە وەزارەتی پەیوەندیدار دوجار ئاڕاستەی حکوومەتی عێراقی فیدراڵەکرێن. لەبەرەوە من پێم وانە ئەمە بەو مانایە بێ بڵێ وەڵی تر فەرمانبەری هەرێمی کوردستان مادام موچە لە بەغا وەرەگرێ نابێ پابەت بێ بەڕێنمایەکانی کارکردنی لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. من پێم وایە پێچەوانەکەی ڕاستە کە جۆرێک لە ئیلتیزامی زیاتر بۆ فەرمانبەران لە سەرجەم ناوەندەکانی فەرمانگەکانە دروست دەبێت. باشە کاک دارایەکێکی دیکە لە پرسیارەکانی هەم خەڵک و هەمیش پسپۆرانی ئابووری ئەوەیە کە ئاخۆ بەغدا بڕیار دەدات موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ کام لەو بانکانە مامەڵە بکەن. گومان لەوە دانی ڕەنگە ینی ئەو زەخت و فشار و لۆدەی کە هەیە وەکو ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تەنها بە لقی بانکێک لە هەرێمی کوردستان ئیدارەن لێ بەڕکو پێویست بێت زیاتر لە بانکێک بەشدار بێت لە پرۆسەکە. ئاخۆ بە بڕای جەنابەت یاخت بە پێی زانیاریەکانت وەک ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ینی بەگشتی کێن ئەو بانکانی کە بەغدا متمانیان پێ دەکا و ئەم مامەڵە داراییان لەگەڵ دەکا بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. لە بڕیارەکەی دادگای فیدراالی باز لە ئەو بانکانە ئەکا کە سەر بە حکوومەتی عێراقی فیدراڵن و لە هەرێمی کوردستانە چۆنەڵی لقیان هەیە. بەڵام من پێم وانە ئەمە ڕێگر بێ لەبەر ئەوەی کە ئەو کاتە وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی فیدرال ڕێکەوتن لەگەڵ هەندێ بانکی تریش بکە ئیتر بانکەکان ئەهلی بن یان حکومی بن. بەڵام هیم ئەوەیە جۆرێک لە گرنتی بۆ ڕایکردنی مامەڵەی فەرمانبەران دروست بێت. لەبەرەوە من پێم وایە حەسر نەکرێت تەنها لە کۆمەڵێ بانکی دیاریکراوە. بەڵام ئەمە مانای واژ نییە ئیتر هەر بانکێک بێوێ دیارە ئەویش کۆمەڵە ڕێکار و مەرجی تایبەتی خۆی هەیە کە ئەو کاتە ئەبێ ڕێکەوتن بکرێت لە نێوان ئەو بانکانە و لە نێوان وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی فیدراڵە کە من پێم وایە وەکووتم لە سەرتاوە تۆزێک چۆنەڵی ناڕوونی پێوە دیارە تا چێتە سەر سکە و خەتی خۆی. بەڵام بە دڵنیایەوە لە داهاتوە پێم وایە ئەبێ بە کارێکی زۆر باش و ئەوەی لە هەمووی باشترە. باشە کاکدارە بە پێی بڕیارەکە ئەنی دەڵێن ینی نەسی بڕارەکەەوەی تێدایە کە لەگەڵ بانکە حکومیە عێراقیەکاندا مامەڵە دەکات بنونە بانکی ڕەشید و ڕافیدین کە ئەمە لە کاتێکدا لقیان لە هەرێمی کوردستانی بە تایبەت بانکی ڕافیدین ڕەشید تا ڕادەیەکەیە. بەڵام ئەمانی گرفت دروست ناکات دیسان ئەمەش کاتی پێویست نییە بۆکردنەوەی لەقیەم بانکە. وەکو باسمان کرد لە وەکوتم لەوانەیە لە سەرەتادا نەتواندرێت لە کاتی دیاریکراوی خۆیان سەرجەم پرۆسەکە وەکو خۆی ئەنجام بدرێ. بەڵام بە دڵنیاوە لە داهاتووە جێگیرە بێ و سەرەتا چێ کاردارگریمان ئێستا ئەوە یەک دوو ڕۆژی تر مانگی سەیە و لە خلالی ئەم مانگەدا ئەم هەموو بابەتی کە من و تۆ باسی دەکەین ئەگەر جێبەجێ نەکرێت دیسان خۆ لەم پەرە بۆ موچەی موچەخۆرانی هەرێم ئاخوار بە میکانیزمە کۆنەکە موچەدا بەش دەکرێت ئەبێ بین تەسنیفی حاڵەتەکان بکەین. ئێستا تۆ بڵێ
هەر ملیۆن و 250,000 هەرێمی کوردستان لەوانەیە لەمان کاتەواو نەبێ بەڵام ئەمە مانای وانە تۆ بڵێ وڵا هەر 500,000شم بۆ تەواو نابێ تۆ کێشەکە لە 150 لای کەمی چارەسەرکەی لە مانگیەکەمە لە مانگی دۆمە لە 150 تر چارەسەرەکەی بۆ ئەم پێم وایە بەشێکی زەمەنیان لە چە مانگی داهاتوە گرفتێک نامێنێ بەمانای ئەوەی تۆ فەرمانبەر لە کوێ موچەوە بگرێت چۆن بچێتە سەر هەژماری بانکەکەی چۆن مامەڵی لەگەڵا بکە چونکە لەوانەیە حکوومەتی عێراقی فیدراڵیش لە ڕێی وەزارەتی داراییەوە چۆنەڵێ یعنی فەرمانێک دەربکە بۆ ئەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زەرمەن نەبنیان بۆەوەی ڕێکارەکان وەکو خۆی بڕە لەوانەیە هەندێک بانکی تر داخل بکەن بۆ مانایی بەڕێکەوتنی تایبەت لە نێوان خۆیان هەیە. کاک دارانی قسەکە لەوەی یان دەڵێن ڕەنگە حکوومەت هەرێمی کوردستان نیەتێکی هەبێ لەوەی کە بیکا بە مەرج بەسەر بەغداوە کە بانکە خۆماڵی کوردستانیەکان بەشداری لەم پرۆسسەیە بکەنیانی بارەکە لە ڕێگەی ئەم بانکە خۆماڵێنەوە بکرێت کە ئیتر ئەمە بەڕاستی نازانم مەبەستی ئەم بابەتە چییە ئەمە تەنها قسەیە بەڵام وەک پێشبینی وەریدەگرین پێ دوایانی پێشنیاری لەم جۆرە لە حکوومەت هەرێمی کوردستانەوە بکرێت ئاخۆ بکرێت ئەنی ئەمە مەبەست چییە لێی بەداخەوە توانم بڵێم لە هەرێمی کوردستان گرفتێکی گەورە هەیە کە زۆرێک لەو بانکانە یا زۆرێک لە کۆمپانیاکان بەداخەوە هێندەی لەژێر هەژمونی حیزب و کەسانی سەر بە حیزب بابوون هێندە بەڕاستی کاریان بۆ بەرژەوەندی گشتی نەکردو ئێمە ئەبێ ئەوە بزانین یعنی بەداخەوە ئەمە مۆتەکەیەک بوو لە 32 ساڵی ڕابردووە کە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ناشرین کرد و بە ئەم ڕۆژەی گەیاند کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو هاوڵاتیانەی کە ئامادە بوون هەموو قوربانیەک بدەن لە پێناوی خاکی نیشتیمان و خۆیان بکەنە قوربانی ئێستا متمانیان تەنانەت بە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانیش نەماوە و ئامادەن وڵات بەجێ بێڵن سەری خۆیان هەڵگرن و ببن بە خۆراکی ماسی لە دەریاکان ئەمە پێم وایە گرفتەکە لێرەوە سەرچاوەگرێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجەکەی خزمەتی فەرمانبەران بێ شکالێتێکی تیانە بەڵام ئەگەر ئامانجەکەی بۆ بێکە هەندێک بانک قانجاز بکەن و هەندێک کەسی تایبەت سوودمەند بن ئەمەیان پێم وایە گرفتێکی گەورە جارێکی تر دروستکە بەڵام دوجار من بەوە گەشتبینم بەو بەشەی مادام هێڵێکی گشتی هەیە لەلایەن دادگای فیدراڵیەوە کە بڕیارەکانی باتن و مولزی من بەوەی کە نابێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوا بکەوێ و ئەبێ هەردوو حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان پابند بن من پێم وایە ئەمە هێڵێکی گشتیە و ئەتوانێت لەژێر ئەم هێڵەیە تۆ ئیجراعاتی تر بکەی بەڵام هیم ئەوەیە موچەی فەرمانبەر نەفەوتێ مهم ئەوەیە پاشەکەوت نەکرێ مهم ئەوەیە دوانەکەوێت ئەمە من پێم وایە چارەسەری کێشەکە ئاکا کە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار بێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشە گەورەی کە لە بەردەمیا هەبووە خۆی دەستەوستان بوو بەرامبەری نەکخوا نەخواستە لەمپەری بۆ دروستکا بۆ داهاتوش. کاک دارانی دەمەوێت وەک کۆتا پرسیار بێمە لای جەناب تۆلەوە زیاتر ماندوود ناکەم دەکرێت ینی پێم بڵێیت ئەم پرۆسێسە لە کۆتاییدا ئەگەر سەر بگرێ و بە هەموو پێشبینیەکانی جەنابتەوە هەنی ئیتر گرنگتیە بۆ ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمیان یاخود دیسان کێشە کەڵەکە بۆ دارایەکانی نێوان هەرێم و بەغدا سەر هەڵدەداتەوە لەمپەر بۆ ئەم پرۆسەیە دروست دەکا چکە ڕاشکاو بم لەگەڵتایانی موچەخۆرانی هەرێمی کوردستان چەند ڕۆژێکە بەو پەڕی خۆشحاڵی و باسی ئەم بابەتە دەکەن و بە چرکەساتێکی زۆر زۆر گەورە دەیبینن کە جارێکی دیکە گەرنتی گەڕاوەتەوە بۆ موچەکانیان ئیتر ئەمە نازانم ڕەنگە جەنابەت بۆ پێی پەرلەمانتاری عێراقی و لەناو چەقی بارودۆخ و ململانەکاندای باشتر خوێنەوە بۆم بابەتە بکەین ڕاشکاوانە پێم بڵێ ئەمە گەرنتیە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان سوپاس دەکەم. ئێمە کە سەردانی بەڕێز سوودانیمان کرد و لە نزیکەوە ئەمەمان پێوە دووتمان ئێمە وێنەیەکی واقعی هەرێمی کوردستان بۆ بەڕێزت نقلەکەین 3-4 مانگە فەرمانبەران موچیان وەرنەگرتووە دەوامی خوێندنگەکان لە دوو پارێزگا و لە دوو ئیداری سربەخۆیان وەستاوە خانەنشینی هەرێمی کوردستان موچە وەرناگرێ وتمان ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان مقەسیرە کەم تەرخەمە پابەن نییە و حکوومەتی عێراقی فیدراڵ بڕیارەکان جێبەجێ ناکە پابەن نییە بەڵام گوناهی فەرمانبەرێک و خانەنشینێک و مامۆستایەک چییە؟ خۆشبەختانە ئەو قەنەعەتەی بۆ دروست بوو کە شایستەدارایی هەرێمی کوردستان لە نەفقاتی فعلیەوە بگواستەوە بۆ نەفقاتی حاکیمە و ئەمەم پێم وایە هەر بڕیارەکەی دادگای فیدراڵی جۆرێک لە گرنتیە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەفەوتێ و دوانەکەوێ و ئەگەر حکوومەتی عێراقی فیدراڵ یا حکوومەتی هەرێمی کوردستان لەمپەر دروستکایە کەم تەرخەم بێ لە بەرجێبەجێکردنیە بە دڵنیایەوە ئەو کاتە ئەچێتە بابی
کەم تەرخەمیەوە یا جێبەجێنەکردنی بڕیاری دادگای فیدراڵەوە پێم وایە بڕیاریتری بەدوایە دێ کە من هیوادارم هەردوو حکوومەت پابند بن و لەسەر خەت بن بۆی کۆتایی بەم کێشەیە بهێنرێت. زۆر سپاس بۆ بەڕێز داراسیەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی. سپاس بۆ وەڵامی پرسیارەکان. بەڕێزان بەشێکی دیکەی گفتوگۆکەمان درێژە پێدەدەم لە ستۆدیۆ لەگەڵ بەڕێز دکتۆر کاروان حەمەد ساڵح پسپۆڕی ئابووری کە تەشریفێناوە بە ستۆدیۆ دکتۆر کاروان بەخێر بی. هەستەکەم کە شواوانە مەحتەلی کرد بارحاڵ زۆر بەخێر بیت. دەمەوێت ینی ئابووریانە پرسیار لە جەنابەت بکەم ئەم پرۆسێسە بەگشتی لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستانە و خاڵە پۆزیتیڤ و نێگەتیڤەکانی چییە؟ ڕاستە سەرتا سپاس بن جەنابتان بەناوی خۆی گەورە و میهرەبان. بەخێر بیت. وەڵاهی ئەمە خۆی لە ڕووی یاساییەوە دوو بەشە، ینی ئەو حکومی کە دراوە لە دادگای فیدرالی عێراق وەزایدن ئەو تەفاسیلی حکومە چۆنە هەرێمی کوردستانی پابند کردووە بە کۆمەڵە شتەوە کە ئەو پابندیەتیە کە دادگای فیدرالی کردوێتی لە قازانجی هەرێمی کوردستان و موچەخۆرانە. بە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێم پابند دەبن بەو بڕیارانی محکەمی فیدرالیەوە. خۆی ئەمە گرفتە ڕئیسیەکەی ئەوە من لە دوای ئەوەش بەڕاستی حەز ناگەین لە هەواتە دڵی خەڵک خۆشکەین و دوایی ینی خەڵک بەڕاستی زۆر جار ئومێدیانە دێتە دوایی بێ ئومێد دەبێت، ینی ئەگە بەم دۆخەڕابین ئەو کاتەم دەسەڵاتش فێرە بێڵێ خەڵکەکە ڕاهاتووە با دڵیان خۆش بێ و دوای ئەوە شتەکەش نەبێ هیچ ناکەن. بەڵام واقعەن ئێمە دەمێکە لە هەرێمی کوردستانە گرفتی بندیوارمانەیە، گرفتی لیستی موچەمان هەیە. باشە دیقەت بە لە ماوەی ڕابردووە بە نەوتێکی زۆرەوە بە داهاتی ناوخۆوە بە زیادکردین لە 160 باج ڕسوماتەوە ئەم هەرێمی کوردستانە هەر لیستی موچەی هەبوو بە 20 ڕۆژ و 15 ڕۆژ موچەی یاوە. باشە ئێستا ئەبێ حەلێک بدۆزێتەوە ئەوە 680 ملیارەکە قەتع بوو ناگەن، ینی پارەی ڕاستەخۆ نەماوە بۆ هەرێمی کوردستان ئەوەیە یا ئەو تا لیستی موچە پاگەکەیتەوە یا 680 ملیارەکەش نییە. لەم کاتە کەواتە تۆ ئەو پارەی پێشوشە بڕا داهاتی ناخۆی خەیتە سەر و دیسان و لیستی موچە دابەزێنیت و بڵی موچە هەیە. یعنی ئەو کاتە بەڕاستی ئەگەر ئەمە جێبەجێ نەکرێت جۆرەکە لە گەمارەدانی هاوڵاتیان و موچەخۆران بەگشتی گەمارەدانە و ئەوەیش کە لە ڕووی یاساییەوە بە پێی بڕیارەکەی دادگای فیدرالی کە کەم تەرخەمە بێت ئەوە دەسەڵاتی هەرێمی کوردستانە کەم تەرخەمە بێت. خۆی هەر خودی ئەم بڕیاری دادگای فیدرالی کارتێکی تری بەهێست هەموو بڕیارێکی دادگای فیدرالی کارتێکە بەدەست حکوومەتی ناوەندەوە کە ئەتوانێت ڕێوشن بگرێتە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان. ئێستا خەتریاتەکە لەوە گەورەترە. خەتریاتەکە تەنها لە موچانی خەتریاتەکە لە هەرێمی کوردستان لەسەر خودی قەواری هەرێمی کوردستانیشە و دڵنیا بن ئەم پلانێکی شتێکی پلان بۆ داڕژراوە. ئەمە بەشێکی دەرهاویشتەی ڕیفراندۆمە تا ئەگات بە کۆتا جاریان شەڕی ئۆکرانیا و رووسیا و ئەو بلۆک بەندیە و لێوێشەوە بۆ ئەم جۆرە مامەڵەی کە لە ماوەی ڕابردووە کراوە لە مەسەر مەوزوعی کشانەوەی ئەمریکا و زۆرێک لە شتەکانی تر. ئەتوانین بڵین دەرزەیەکی هێواشە و تا چەند هەرێمی کوردستان مەناعی هەیە بۆ بەداخەوە هەرێمی کوردستان 33 ساڵە بەسەر بەخۆ و دوای ئەوە تەعام پێش لە 2005 هەناردی نەوتی کردو بە تەنکەر و بە مجارەت لە 2000 دوای ئەوە باوەی 9 ساڵ بە سەربەخۆ هەنارد نەوتی فرۆشتووە و لەگەڵیشا داهاتی ناخۆ کارەساتە تۆ لەو دقی هەرێمی بەغدا موچەیەک نانێرە تۆ لە بانقەکە تا فلسێکی دیانە. ئەخە لە ڕاستیەتی دانیە دکتۆر کاروان؟ وەڵاهی گیرفانی حیزبەکانیان تیانە و زۆر قوڵیشە و زۆریشی تێچووە و تەنانەت ئەوەندە زۆرە خچواتە بانقەکانی دەرەوە کە ئەمەیان کردووە. بەڵام ئەو یاکو بڵێ گیرفانی دەسەڵات بۆ جۆرە حیزبەکان گیرفانی قاسی حکوومەتیش قاسی حکوومەت خۆی جۆرێک لە جۆرەکان وای کردووە کە نیانێشتۆی چیتابێ ئەویش بە چ بەماستەیە هەمیشە هەڵیان ناوە خەرجیەکانی حکوومەت زۆر بێ و داهاتەکەی کەم خەنە ڕوو و من هەمیشە نمونەیە گەنمەوە ینی وەزیری دارایی یۆنان کاتێک کە تەکلیفی کرێکە یۆنان ڕزگارکە لەو قەیرانە لە نمونەیەکی زۆر جوانێتەوە ینی لە هەرێمی کوردستان وەکو بەرمیلێک کاتێک کە باز لە گەندەڵیەکە باز لە لێچوونی داراییەکە چەندی ساڵم کاکە لێچوونەکان بگرن لێچوونێکی زۆر لەم تەنکیا هەیە کە ئاو زۆر ئێد لە هەموو شوێنێکەوە کاتێک کە ئاوی زۆرە چێتە ناو ئەم تەنکیە ئەمە نمونەیەک ئاوێکی زۆرە چێتە ناو ئەم تەنکیە لێچوونەکانی زۆر پێوی دیار نییە
بەڵام ئێستا ئەمان لێچوونەکانی هەر نەگرتووە ئاوەکەیش نایەت لێچوونەکان نەگرتووە نە موچەی حیزب بڕاوە نە موچەی لق بڕاوە نە بندیوار بڕاوە ئەوە یعنی ڕۆژانە خەڵکی تازەدا ئامەزرێن بۆیە تۆ بەردەوام لێچوونەکانت هەیە و گیرفانی هاوڵاتانیش بەتاڵ و هیچیش نایەتە ناوی ئەوەی کە ئێتە ناوی ناچێتە ناو قاسەی حکوومەتەوە ئەی ناو قاسەی حیزبەوە حیزبەکان بەشی حکوومەتەیە ئەمە ئەتوانین بڵین بە هەموو معنایەک پێی ناوترێ حکومڕانی ئەمە بە هەموو معنایەک پێی ئەوترێ یعنی گۆڵمەزێکە ناویانەتەوە و هیچ کەسێکیش بەرپرسیارەتی هەڵناگرێت و خاڵێکی تر ئەوەیە دادگای فدرالی بەرپرسیارەتیە خاتە سەریان چکەمەوە پەرلەمانە وەزعکەمانە ئەوە بۆ کەسێک هەیە داوایە لەسەر بەرپرسێ وەزیرە گەندەڵێ کوێخایەک ئینکا لەسەر ئەوەی کەوەڵا من گلەیم هەیە لە دادگای هەرێمی کوردستان نەبووە هەرکەس ناژانێت ئێستش سەرۆکەکی کێ باشە پەرلەمانەکەشمان بەو جۆرە تۆ ئێستا تاکە شتێک کە خەڵک پەنایبەوە بە دادگای فدرالی و دادگای فدرالی بەرپرس دیارەکە ئەڵێ تۆ بەرپرسی لەوەی کە لیستی موچە بنێری ئەینێری باشە ناینێری تۆ تعزیبی هاوڵاتانی خۆتەی باشقوتی هاوڵاتانی خۆتەوە کردکەوان لە پاکتاوکردن لیستی موچە خۆرانی هەرێمی کوردستانان جا ئەنی پێدوانیە لەم پاکتاوکردنانی ئەوان کە خۆیان چاودێری لیستی موچە و فەرمانبەران دەکەن ئەنی قانع بن بەوەی کە ئەو لیستی لە بەردەستیانە لیستێکی دروستە واللهی خۆشیان نەزانن کە دروست نیە لە هەرێمی کوردستانەوە بە دەلیلی ئەوەی ئەوەندە بندیوانیان دامەزراندووە ئەوەندە خەڵکیان دامەزراندووە بە جۆرێکی ئێستا بیانەوێ هەمووی لابن ڕێک ئاسایشی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستان تێگەچێت هەر بەجددی ئێستا بۆمە ئەمەوێ بە زمانی خەڵک قسە بکەم یعنی زۆر ئەوە عیلمەکەی ئەوە نەبێ درەختێگەیە یعنی هەر لە ناو درەخت هەیە هەر لە ناو سەوزەیەکە نازانم چی پێڵن لە ئاوی پیسا گەشایەکە لە ئاوی پیسا گەشایەکە بیبەرە ئاوێکی پاک گەشە ناکە باش ئەمە هەرێمی کوردستانە لەو جۆرەیە ینی بڕوا بکە ئێستا زۆر پاکی کەرەوە بێ خۆی تیاچێکم جار بۆی پاکی کەیتەوە ئەمجا بێ دەسەڵاتێکی تازەی تیابچێنی کە بە ئاوی پاک گەشە بکە ئەمانە بە ئاوی پیس گەشیان کردووە و بە هەر ئاوی پیسیش بە گەندەڵی بە بندیوار بەمە گەشیان کردووە ئێستا تۆ بێ ئەمە بڵێ ئەمە ئاوە پیسە پاکەمەوە دوای 33 ساڵ ئەم دەسەڵاتە ئەڕوخێ بۆیە نایەنەوێ پاک بێتەوە چکە ئەوان بەو پیسە ڕاهاتون و ترسیان هەیە لە ڕوخانی خۆیان پایمانەوەی ئەمانە بەڕاستی بندیوارە ئەو خەڵکەیە کە گوێمان لێتی کابرایانی ئەگینا تۆ 5 میلیۆن هاوڵاتی بۆ بە 6 میلیۆن باشە لە سەدا تقریبان چلی هاوڵاتانی هەرێمی کوردستان دەستی کار مۆزەفی هەرێمی کوردستان باشە خۆپشاندان نەکرێ بزانە چۆنە خۆپشاندانەکان بۆیە ئەوانەی کێن کە نایانە سەرجادە لە هەرێمی کوردستانە دۆخێکیان دروست کردووە دۆخێکە ئاو دراوە بە گەندەڵی ئاو دراوە بە ناشەفافێت ئاو دراوە بە مەحسوبیت ئاو دراوە بە حیزبەتی و بە شەخصپەرستی و بەم شتانە ئێستا یعنی خۆشیان لی دەرناچن دەرچوون یعنی چاکردنی ئەمانە نیشانەی ئەوەیە وەکو بڵێ پەتەکەی ملی خۆیان تەنگەکەن باشە دکتۆر من گومانم لەوە دانیم ئەمانی باسێکی هەمویان گرفتنەوە شانی قسە لەسەرکردن بەڵام کێشەی ئانی ئێستا ئەمانی بابەتی موچەیەوە ڕەنگە ئێستا موچە خۆرێک بەدارێ مۆدانیشت بێت دەیەوە تۆ پسپۆڕێکی ئابووری تێ بگەینی لەوەی کە موچەکەی لە خەتەرانیە ئەنی پێم بڵێ لە دوای هەموو کێشمە و علاماتی استیفامی کە دەڵی لەسەر لیستی موچەیە موچە دێت ینی ئەم پرۆسێ گەرنتی ئەگەر هەرێم پابند بێ بەوەی کە چکە بەپی بڕیارەکە هەردوو حکوومەت ئەتوانن دووربینیکەن بۆ لیستی موچە و بۆ تەتقی هەرێمەڵە خستومەتە بەردەستی فەرمووت ئەوەی کە خستێتە بەردەستی ئەوەیە کە بەغدا قوبوڵی ناکە لەم بەینا کێ ینی دۆڕاوە هاوڵاتانی هەرێمی کوردستان ینی ئەمەی کە ئەم تەقدیمیەکە ئەو لیستەیە کە قوڕی کردو بەسەر داهاتی هەرێمی کوردستانە ئەو لیستەیە کە ماڵوێرانی هێناوە بۆ ئەو هەموو لێچوونەی لە هەرێمی کوردستانە کردووە یعنی بەغدا خۆ ڕێکخراوی خێرخوازی نییە یعنی تۆ هەرچێکە و ینی بێم لیستێکی بیتەوە بڵێ باش لە ڕاستیە دکتۆر ئەمە نەچێتە بابەتی سەنگەری بەرگی لە حکوومەت بەڵام خۆ دەزانی ویستم بڵم لەوێش بندیوارێکی زۆر بەڵە بندیوارێک ئێستا ویستم تەواوێکم ئەو منەظەمەی خێری نییە ئەو سیاسەتەکە تۆ کارتێکی لاوازی زۆر ئەویش ڕۆژ بە ڕۆژ بەو جۆرە یعنی تۆ بەتەمای چیت تۆ ناتوانانی سەد بوێ لە 100 و بیشتەوێ سفر تۆ بێ دانوستان کەی لەگەڵ بەغدا یان ئەوە تا موچەی حەقیقی لیستی موچە حەقیقی ئەنێری یان ئەوە تا هیچ وەرناگریت و دۆخەکە خراپترە بێ کاکە من لەم ماوە کۆمەڵی خەڵک ئێستا ئەزانی بە ئەم دۆخەکە بەواقعی پیشان بم باش لە هەرێمی کوردستانە ئەگەر بیرت بێجاران لە ناوەڕاست و باشوور و خەڵکێکی عەرەبی زۆر ڕوویە کردەوە ئێرە
ئێمە زۆر جار لە ناو خەڵکا پرسیارەکەی مە بەسمانە قسەی ناو خەڵک تۆ زانی ئێستا کۆچی پێچەوانە دروست بوو ئێستا ئەمە بە زمانی خۆیان زۆرێک لەوانی کە لە ناوڕاست و باچوورە باشن ئەڵێ بەڕاستی ئێمە هاتین جە و خۆش بۆ ئەوانە بەڵام ئێستا هەرێمی کوردستان بەڕاستی یەک پارچە کەعابەیە ئێمە ناتوان لێرە بژین ئێستا زۆرینێ و عەرەبانە ئەگەڕێنەوە بۆ جنوب و ناوەڕاست کە ئەمە بەعزێکی قەرەبووی ئەو بێپارەی کە لە بازار و لەناو هەرێمی کوردستانە هەبوو قەرەبووەکەی گیرفانی ئەو عەرەبانە بوو کە لەم ناوچا بوون کە پارەکە ئاهاتە سە حساب بانقی خۆیان بۆیە ئەمە مەترسێکی ترە کە خراپتر شتێک پێوترێ ینی وێت مارکت یعنی بازارێکی تەڕ لەگەڵ بازارێکی وشک هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بازارەکەی وشک ئەبێت بە جۆرێک وشکە بێ هیچی تا ناڕوێت نە بەرهەم نە خەڵک نە ڕۆحیەت نە حیشتێک کە بازاری دارایی وشک بوو کە خوێنە لە ناو جەستەی ئابووری ئەم وڵاتە تۆ ئەم کەسە تووشی ئیفلیجیە بێت هەرێمی کوردستان جەستەی اقتصادیەکەی و جەستەی سیاسەکەشی و جەستەی ئیداریەکەشی وا خەریکە بەرەو ئیفلیج بوو نەڕوە ئەمە بەوە نابێ بڵێ وڵی بە هەر بە تەواوەتی بمرن بەس ئەوە بوو لیستی موچەکە بە هەر بە و ئێمە نابێ هەرێمی کوردستان کەینە قوربانی بندیوار ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان بەسانی دکتۆر خۆت باست کرد ئەمە ینی ئەم بەس بابەتی بندیوارە ڕەنگە بۆعدی زۆر گەورەتری لە پشتەوە بێ ئەو ئەنی دەستبردن بۆی ڕەنگە ئاسان نەبێت ئێخۆ ئەگەر دەست و پەنجە لەگەڵام بندیوارە نەرم بکەی و لەگەڵ بەغداش بکەویتە جەدەل و گفتوگۆ بێت چارە سەرێکە بەیانی خۆ نابێ ئەم بابەتە بە معەلەقی بێنێتەوە واللهی ئوستاز لە حکمی چاکسازیە چاکسازی ئیداری و سیاسی و اقتصادیە ئەمە عیلمە پێمانەڵێ یەکەم هەنگا ویستە کە ویستت نەبوو بەخوا 100 پلان دەبێت جێبە نابێت ئێستا من وعدت پێ باشە و تەحەدای ئەم دەسەڵاتە ئەەکەم لە کەناڵەکەی جەنابتەوە بەس هەرێمی کوردستان و ویست پیشان بە من دوو پسپۆڕی تر ئێنم باشە 24 سەعات نەبە کاکە لە کاتی ئیسراحەتەکەی ئەوانە کلیلی ژوورێکمان بۆ بکەنەوە لەسەر پارچەوەڕقەیەک بە 4 ڕێنمایی بندیواریش حەلەکەین بەس ویستی هەبێ بندیواریش حەلەکەین بە قازانجی حکومەت بە قازانجی خەڵک ئەمە ئەلێرە ڕادگرێنی بندیوارەکە موچەکەی هەر بمێنێ بەڵام دەرچەیەکە دۆزیتەوە بۆی بەغدا قەنەعات پێ بکەی بەڵێ ناک قەنەعاتی پێ بکەی ئاساش کۆمەڵاتی تێک نەچێ بەس کاکە تۆ لە شاوێکت دامەزرانوە لە کەرتی خاسەشار خەڵک جواب بکرێ بێ بازاڕیە ئەبێ ئەم بندیوارانە بخرێنەوە بازار بە نیوە موچە بە ڕۆبع موچە بخرێنەوە بازار و لە بازار تاعین بکرێن بەشێک لە موچەکانی حکومت بیا بەشێکی تریش کەرتی تایبەت قازانجە بۆ هەردوولا لە کۆڵی شەبێتەوە دوای 6 مانگ ئەبێ بەردەوام بچێتە سەرچکەی تواناکەی گەشە پێی بابە خزەلام هەبووە لە شوێن ئیشی کردووە بۆ خۆمی گەڕاوەتەوە ئەڵێ کاکە من بندیوارەکەم 800,000 وەرە دکتۆر قەنەعاتم پێ بکە بۆ 500,000 من هەشتی بەیان نەسم تا 5 وەرە مۆتیڤیشنێک هەندانێکم پێ بڵێ من 800 دەسەقامە پشتی سرم چۆن هەڵسم لە خەو بۆ 500,000 30 ڕۆژ سەعاتەش بۆ 5 بەهای توانێت ئەو خەڵکیان کوشت ئەو خەڵکیان بخۆر کرد من پێتاڵم لە دوای دەوامی ئەنجومەنی وەزیران لە دوای دەوامی وەزیری پلاندانان وەزیردارایی بە 3 کەسەوە بە 2 کەسەوە نەخشە پلانە ئەتوانێت لەسەر پادچەوەڕقێ بەس ویستە بێ بەڵام کە ویستەکە نەبێ مراوغە بکرێت لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ موچەخۆرانە لەگەڵ بەغدا بەڕاستی بەس دکتۆر تۆڵی کارتەکانی دەستی حکوومەت هەرێمی کوردستان سوتاون ینی تر دوجار دەبێت ملبەی بۆ ئوستاز ئۆکێ ینی ئێستا لە جێگەیەکین لە پۆینتێکین کە دەبێت ئەنی بڕۆی لەگەڵ چارە سەرەکان ئەنی ئەگەر وا بێت دەبێ ینی حکوومەت هێرێم هەلێ بۆ ویستێک پیشان نەدا بۆ چارەسەر و هەرێمی کوردستان من لێرەواڵم نابێت لە ڕووی سیاسیەوە چاوەڕێی وڵاتان کە پارێزگاری لێ بکە ئەبێ خۆی هەنگاو بنێ با بە ئێمە حراجیمان بۆ وڵاتانی دروست کرد کە پشتیوانیمانەکە من بەداخەوە سەیرم لێ هەنێ بەناو دامەزراوە و دامەزراوەی توێژینەوە شتوان لە دەرەوەڵێ هەرێمی کوردستان هاوبەشێکی استراتیژی ئەمریکا با بە هەرێم 33 ساڵ ئەمریکا خۆی وای نەوتەوە ئای بە توێژەرمان هەبێ دانیش ئەمە قسەکەی بێت ئێمە ئەمە ڕۆشنبیرەکەمان ئەمە توێژەرەکەمان ئێمە تا ئەمڕۆ ئەمریکا بەخۆیڵێ هاوبەشی چی هاوبەشی بەرژەوەندەکەی خۆی ویستی شەڕە پێیەکە نەویست ئەوە ویستی بەکارێنە بەرامبەر بە و ویستی لە ڕووی زانیاری لە ڕووە هەرێمی کوردستان ئەبێ خۆی لە ناو خۆیان کێشەکانی لە ناو خۆیەتی وێنەیەکی جوان بۆ خۆی دروستکانیت پاکیە بەرامبەر بەغدا پیشان بە بەحڕەشە گۆڕەشە نابێت بەعڕەشە گۆڕەشە نابێت قوبولی ناکەن ئەمە ئەبێ ببڕێتەوە قەوانە کۆنە باشە ئێمە ئێستا لە سەردەمێکین
سەردەمی درۆنە سەردەمی ئەوەش نەمای منە درۆنەکەمانێ نە ئەوەمانێت تۆ شەڕ بە چیەکەی یعنی ئێمە کێ لە ئێمە داعش پاراست ڕاست ئەوە شەهید پێشمەرگە جوامێرێشمان شەهید بوو بەڵام ئێمە لە مەوزوعی ئیداری و با پێت بڵم چەند ساڵە لە هەناردەینەوە ئێمە بە بەلاش پیانەڵێ کاکە ئەمە ڕوئەیە ئەمە ڕوئەیە ئەمە ڕوئەیە بەگوێت ناکەن هەرمەلیش نانن و بە ئینکاری مامەڵە و سیاسەتەکەن لە کاتێکا سیاست یاین دەست پێشخەری بۆ معنای ئەبێشتی مستحیل حەلکەی ئەمانە هەر بە ئینکاری و دڵنیابە من لێرەوە ئەڵم ئەمانە ویستێکی چاکسازی پیشان نێن بۆ چارەسەری موچە بۆ بڕیارەکانی دادگای فەدرالی ویستێک کە لە قازانجی هەردوو لابێ دڵنیا بە هەرێمی کوردستان وەزعی زۆر خراپە باشە وڵی ئەوەی بۆی ئەمێنێتەوە لە زاری وتەبێژی حکوومەتەوە لە زاری وەزیری دارایەوە حکوومەتی هێرێم ئەنی ئەوەی بەرپرسی حکوومەتی هێرێمە دێتە سەر میدیا سەر شاشۆ ئەنی مایکی میدیاکان دەڵێ ئێمە ئەنی نیەتی خێرمان پیشانداەوە لەسەر مێزی گفتوگۆینەوە بەغدایە هەر فشارەکە هەر مەرجە سەپێنێ بە سەرمانانی نازانم بابەت بەس یەک پرسیارەکەم موقعەکە میهێنێ وەڵامە بەمە بەس نە هەروەکو بینەرکە سیدمانەکە باشە یعنی وەزیری دارایی کە یعنی ئێستا یعنی چ فعلێکی ماوەزی دارایی ناویستمەوە پرسیارە دەکەم ئەگەرم پرۆسێسە سەربەگرانی دامەزراوە دارایەکان هێرمی کوردستان کاریگەریان چۆن دەبێت کاکەزان ئەتوان بیخەنەوەگەڕ ئەتوان بیخەنەوەگە بە پێی ئەو بڕیاری دادگای فیدرالی بێ ئێمە واقعین بەڵێ ئەزانی لە ماوەی دوو مانگ و سێ مانگ ئەوەی کە تەیب سامی ئەڵێ جێبەجێ نابێت بەڵێ بە هەر شتەکە بەو جۆرە نەڵێ ئەوەی کە ئەوەی لێ جێبەجێ نابێت تاوەکو حساب بانقی نەکرێتەوە بەکار نەبێ پارە نادرێت ئەمە نادرێت فشار لە هەرێمی کوردستان باشە سێ بانکمان هەیە لە هەرێمی کوردستانە باشە بانکی ڕەشید و بانکی ڕافیدێن و TBI بەڵێ ئەبێ ئەو بانقانە پارەکان بن بە موچەخۆران کە جێی سیقەی فەرعەکرد لە بانکی فیدرالی فەرمو با فەرمانگەکان نیازپاکی پیشان بە فەرمانگەکانی سەر بە وەزارەتەکان لیستی موچەی تەدقیقکراو لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا تەسلیمی بانقەکان کەن ئەو کاتە بڵێ کاکە ئەوە کارت ناکرێت ئەوە لیستی موچەی تەدقیقکراوە کاکە لیستی موچە بە پاکتاو کراوی تەسلیمی بەغاکە با بەغدا موچە نەیە تۆ لای کەمی متمانەیە دروستکەرەوە لای خەڵک تۆ لیستی موچە بە 1,250,000 تەقدیمەکەی کە ئەکاتە لە ساعت چەندی هاوڵاتەنێ وڵا دکتۆر موچەخۆران هێرمی کوردستان دەڵیان بەەوە خۆشەکە موچەکانە ناوتەی بەغدا ئەکرێت ینی هەر بۆ ژمارە نیازەکە وایە و بەرنامەکەیش وایە بەڵێ بەڵام لێرە پێویستی بەڕێو شوێنە ئەمان ئایا ڕێشوێنەکان نەگرنە بەر پێویستی من هەر لە دوای بڕیارەکەەوە ئەو خەڵکە هەیەجانی کرد و یعنی حەزم لە قسەی پۆلیسی نییە لەو کاتا قسەی حەقە بێ بکەیت کە گەورەترین بەربەز لە بەردەمی ئەم بڕیارە باشە لیستی موچەیە لیستی موچە ڕێگەرێکی گەورەیە هەرێمی کوردستان ناکرێ هاوڵاتیان کاتە قوربانی ئەمل ملانەیە بەڕاستی هەردووکیشان هەم بەغدا حەقی نییە و ئەم لاش حەقی نییە چکە لە دوجار ئەو هاوڵاتیانە هاو نیشتمانانی ئەم وڵاتەنیایی تۆ ئەگەر ئیشت خزمەتی ئەوان نەبێت هەردوو لە ئیشتان چییە ئیشێکی تتان چییە ئیشتان گیرفانی خۆتانە ئیشتانیانی هەجەنا بەغا و ئەو دەوروبەرش خۆمانزانانی وەزعکردن لە خزمەت گوزاریەوە بیگرە لەوە بیگرە بەڵام دڵنیابە 5 ساڵ بۆ 10 ساڵی تر ئەوە مەشارێکی زۆر لە جنوب و ناوەڕاست دەکرێتەوە و مەبەستیشان بۆ جۆر لێرە ئەیرە وشکرێ ئەوێ سیاسەتەکە تۆش فەرم وەرە پێشەوە ئەو ئەعماری کە لێرە کراوە لە 2015 وەستاوە 9 ساڵە ئەعمال لە هەرێمی کوردستانە ئەوە ئەکرێ ئێمە بڕوان نەکەین بۆ شوق و وەزعی کەڕوەیە بەس لە بەغدا و لە جنوب و ناوەڕاست لەوێ ئەعمار بەرەو پێشە چێ لێرەش وشکەکرێ وەزایدن قەیرانی سیاسی و تەنانەت ئەو مافە دەستوریانەیشمان کاکە ئێستا دوای بڕیارەکانی دادگای فەراری بۆمبی تر هەیە ئەوە لە پێشەوە تعدیلاتی دەستور بکرێ و زۆرێک لەشتی تر هەیە کە بۆ هەرێمی کوردستان دانراوە من هەمیشە ئەوە ئەڵام دەسەڵات هەرێمی کوردستان یەک گرەوەکە جاران چەند گرێوێکیە کرد گرێو ئەوەی کە وڵاتانی دەرەوە بیپارێزێ بینیمان ئەفغانستان چۆن پارێزرا گرێوی دووهەم خۆراگری هاوڵاتیان کە ئیتر تەواو دادگایە گەی لە باداگوێ لە خەڵکەگەی خەڵکە من ڕۆژە بۆ ێڕوە جاران کە 300 ساڵە خەڵکوێ لێ ناگیرێ گرێوی سێهەم هەر ئەم گرەوەیان ماوە دوو گرەوەیان دۆڕا گرێوی سێهەم ئەوەیە کەی لە بەغدا بتەقێتەوە کەی دۆخی جنوب و ناوەڕاست زوا بتەقێتەوە کە ئیتر وڵاتان ڕووکەنەوە ئێرە ئەمە بەس ئەم گرەوە ماوە ئین ناکرێتەوە ساڵە 2 ساڵ وا باشکەم ئەمە ڕووی نەیە
ئەمان فێری ئەوە بوون کە کارێ بکەن یعنی ئێستا زین دەسەڵاتی شیعە زۆر بە وریاری مامەڵەکەن لەوەی حکوومەتەکەی سوودانی بمێنێ ئەمە جاران نییە ئێستا بە جۆرێکتر مامەڵەکان ئێستا ئەزمونێکیان وەرگرتووە لە ململانێ تائیفی و حیزبی ئەوانە گەندەڵن بە معنای کەلیمە گەندەڵن بە معنای کەلیمە ناشەفافن بە هەموو جۆرێک بەڵام نابێت گرە لەسەرەوە ئێمە تەسلیم نابین حتا بەغا خۆی وەزعێک ڕۆیە قلیشانەوەیەک باشە دکتۆر هەموو ئەمانی باسمان کرد ئەنی لەسەر موچەی موچە خۆرانە بەس کۆمەڵە شای سێدارایی دیکەی هەرێمی کوردستان کە پێویستە گەرنتی بۆ بژیرە بەڵام دیار نییە هەر باسی موچیانی بۆ نمونە کۆمەڵێک مەشارع و پرۆژەی گەورە هەیە کە پێویستیان بۆ حکومەت سەپۆرتیان بکات تۆ پارە نەبێت چۆن پاڵپشتی دەکەی بۆ ئەمانە چارەسەر چییە؟ ئەنی بۆی تووشی ئەو دۆخی وشک بوونە نەبین کە جەنابەت باست کرد وەڵی چارەسەر کەمکردنەوەی گەندەڵیە تەبعاً هەوڵوتمان ویستە دوم دەستی خستنە سەر برینەکان گەندەڵی هەر وشەکەەوە جوان بووە هەر حەزەکەن پیان بڵن گەندەڵی یعنی ئەم دزی و فزی و ڕاوڕوت و چەتەیە بەڕاستی معنایتیان نەما ئەمە ئەبێ بەڕاستی ئەم لێچوونانە کەمکەنەوە ئەم لێچوونانە کەمکەنەوە زائیدەن کەم ئیتر گوێگرن لە قسەی خۆش ئەمانە بەس گوێ لەو قسانەگرن کە هەڵیان ئەنێن قسەی خۆشیان بۆکەن گوێ لەوە ناگرن کە کاکە ئەمە ئازارەکانە ئەمە برینەکانە یەک چارە سەرکرێ ناشەفافیەتە وەزائیدەن داهاتی ناوخۆ داهاتێکی زۆرە بەس بزانم بۆ کوێچێ یعنی ئەوە فەرمو 2 مانگە ڕۆشتووە چی پێ ئەەکەن باشە بەغدا باسی داهاتی نانەوە تیژ دەکەیانی ئەمەش هەر پرسیارە دەڵێ ینی دەبێ هەرێم داهاتە نانوتەکانیشی ڕادەست پێیانی سێ مەرجی وازح بۆ تەفعیلکردنی ئەو بوتەبعاً بوجە دوای پرۆژه یاسایی ئەوەی کە تعدیلاتە ئەی خەرە ناو بجۆ ئەگەر پەسەند کرا باش تەسلیمکردین 420,000 بەرمیل نەوت باشە یەخستنی دەواازە سنووریەکان ئەمە یەک ئەوەیە کە هەرێمی کوردستانی تر زائیدەن تەسلیمکردنی لە 150 نییە لە 100 ئەبێت تەسلیم کرێ لە 100 بەڵێ دوایی بەغدا لە 150 بۆ بنێرێتەوە دوایەوەی کە تەتقیقێکا یعنی ئەڵێ تۆ کاسبی بۆ منکە بۆم بنێ دوای خۆم بەشێکتێن ئەوە نییە تۆ من تۆ شەریک نین لە 150 بۆ تۆ لە 150 بن هەموویم بەرێ کە هەمووی دامە تەقیق کرد ئەو جارە من لە 150 بۆ نێ ئەگەر تەتقیقی کرد و بەدڵی نەبوو 150کەش نانێرێت وەڵی ئیتر ئەوە ئەلف و چی پێڵن چیرۆکی 1001شەوە ئەمە ئیتر سیاسەتەکە بەغدا من ئەو نەموتووە کاکە بەغدا لە ناو تەنها لە وەزیری داوڵات دکتۆر بۆ قسەی جەنابەت بێ 1 قوڕش لە دەسەڵاتی حکوومەت هەرێمی کوردستانە نامێت وەڵی ئەگەر خۆیان نەکەنە قوربانی پارە و گیرفانی شەخص و حیزب قسەکەی جەنابێت بەس ئەگەر ئەوەی کە لە شەح کراوە ئەو هەموو قوربانی و ماڵێک نێ شەهیدە دوانی نەبێت هەموو ئەمە ئەکەنە قوربانی گیرفانی خۆیان بڕوا بکەشتی زۆر خراپتر بەڕێوێ شتی زۆر خراپتر بە دەسەبن بۆ هێزی سەربازی ئەو ملیشاکە لە هەرێمی کوردستان دەسەبن بۆ کەرتی دیبلۆماسی لە هەرێمی کوردستان زۆر شتی تر بەڕێوەیە بەڵام ئەوان نانەوێت دۆخەکەەوە بترازێ کە تەواو ئەوان ئەیانێ بە هێواشی بەڕەکە لە ژێر پیان دەربێنن یەک تۆ کێ تەسەورێک هەنادێنەوە وەستا کێ تەسەورێک کرد موچەوای لێبێ کرا وردە شتەکان بە جۆرێکی لەکرێ دوور نییە دەست بۆ ئۆبرێ هەموو دەواازە سنووریەکان خۆیان کۆنتترۆلی کرد و هەر هێزی عێراقی خۆشی لەوێ بێت نەک هەر داهاتەکە ئەمە لە داهاتووە هەر هێزی عێراقی خۆی سەرچەند دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان کۆنتترۆلکە وەزائیدەن دیبلۆماست لە ئاستی دەرەوە هەمووی بکرێتە سەر بە وەزارەتی دەرەوەی عێراق و هێزی پێشمەرگە وەزائیدەن زۆر شتی تر حتا ئەکرێتە تعدیلی دەستور ئەو شتانە ئەمە ڕاستە پشتیوانی پێویستی بە پشتیوانی دەرەوێت بەڵام ئەبێت تۆ پیشانی بی بە دەرەوە ئێمە غەڵەتمان کردووە دەستمان قسوودە سەر بەرینەکان ئەوە دەستمان کردو بە چاکسازی لە خۆمانەوە 1 2 3 4 5 کاکە 5 دەوڵات ئیتالیا کەنەدا فەڕەنسا ئەمریکا وڵاتێکی تریش ئەڵمانیا 5 وڵات چەند ساڵە لە وەزارەتی پێشمەرگا دەوامەکەن هەردەوام گیریان خواردووە نابێتەوە بە کورەوە هاوکاری کە شاموەستێنرا یانی تۆ هاوڵاتەکانی ئەوان دووسبێ دەرنیان کاکە تۆ هاوکاری چیەکەی دووسبێ هەڵبژاردننی ئەمریکایە تۆ هاوکاری چیەکە اون پارە بۆ کوێ سەرفەکەی خۆ لای خۆمان نین ئەبێ جە بزان ئەمە بۆ کوێ هاوکاری بۆ کوێڕ ئێساوە تا مشکلیان ئەوەی ئەڵێ و هاوکاری هەموو هاوکاری ئۆکرانیاکەی لە پارۆ باجی ئێمەیە ئەوە کێروی ترمپ بەرز بێتەوە
هەرێمی کوردستان بە تۆ 33 ساڵ هاوکاری کیەکەی کیە پارێزی تۆ کۆمەڵی خەڵکە پارێزی کە بەس هەموو هەوڵێکیان گیرفانی خۆیانە حیزبەکەی خۆیانە ئەمە وێنەیەکی جوان پیشان بێن لە ناو خۆی خۆمانە و جا ینی بڵێن کاکە فەرمونە هاوکاری ماکە کەواتە دکتۆرانی دوا پرسیار بۆ جەنابەت هێشتا فرسەت لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان ماوە بۆ ئەوەی نیەت پاچی خۆی بسەلمێنێ بۆ بەغدا بۆی موچەی موچە خۆران هەرێمی کوردستان نەکەوێتە ژێر دەست و پێشکە بەڕاستی لەسەر بەرمەبنای قسەکانی جەنابەت ئەمی کە حکوومەتی هەرێم و موچە خۆرانیش بە هیوایەکی زۆرەوە سەیری دەکەن لە ئەرزی واقعدا ڕەنگە بەو شێوەیە نەبێت ئەگەر هەرێمی کوردستان بەو شێوازە نەچێتە پێشەوە کەواتە هەنی هێشتا وەخت ماوە کاتە کوژرێت ئەگینا وەکو بڕیارەکان لە مەسلحەتی هەرێمی کورد هاوڵاتیانیشە و ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان نابێت لەوە زیاتر پەلاقاژە بکرێت وەک گوتم چونکە ئەو هاوڵاتیە ئەبێتە قوربانی کە قەرارە هەمووی خزمەتیکە ئەم ململانەیە لە قازانجی هاوڵاتیان نییە لە قازانجی هاوڵاتیان نیە دەرفەت لە بەردەمی هەرێمی کوردستان ماوە دەرفەتی زۆر لە کیزە یعنی ئێمە هەناردەی سربەخۆی نەوتمان کرد ئەمریکا بێدەنگ ئێران بێدەنگ تورکیا بۆی کردین فلان بەم بە تاڵانی فلان و فیساد نەمانتوانی ئەو نەوتە باشە ئەو پارە زۆرە ئیستیغلالکەین بۆ بوونەی تەحتی بابە ئێستا من لە مۆبایلە وەڵا ببوورە مۆبایلەکەم لەوێ ویستم ینی شتێکم ئەگەر پێ پیشانیان لە کامێرەکەەوە ئەمە هەر بۆ معلوماتی جەنابەتە من برایەکەمەیە لە دەرەوە ئەخوێنێ بەڵێ لە نەرویج 5 بلیۆنە مقارن نەکەین بخۆمان ینی شتێکی بۆ ناتم بەڕاستی جێسەر سومانە ئێمە لە چ مەملەکەتێکینەوە شەڵا پێم وایە کامێرەکە بێن هاتە پێشەوە ئێستا بەس بچمە سەری کلیگەکەکەی کە ئیکەیتەوە هەموو هاوڵاتێکی نەرویجی تاوان ڕۆژان دۆلار زیاکە لە تڕلیۆنەوە ڕقەمەکان بەڵام بەردەوام زیاکە و کەمەکە نەک هەر داهاتی نەوتی هەموو هاوڵاتێکە بزانێت دقە بە دقەت چەند پارە پێیاکە هەچی پارەی نەرویجە کە لە سەهمیەیە لە ئەپڵا لەوە چونکە پارەکە ئەوە زۆرە نەوتەکە ئێسەوان داناوە بەکاری نایێنێ لە ناخۆ بۆی پارەکان سوک نەبێت نردویانەت دەرەوە ئەسومی شەریکاتی گەورە بانقی گەورەیان کڕیوە ئیسیسماری پێەکەنەوە پارە ئەو خێر و بێرەی ئەو پارەی لە دەرەوەیە هەموو هاوڵاتێکی نەرویجی ئەزانێت بەسانیە پارەکانی نەرویج چەنە خێرەکە لە بانقەکان لە ئەسومەکان لە نەو لە هەموو شتێک یعنی بەڕاستی من خۆم نازانم گیرفانی خۆم ئاوە هەموو هاوڵاتیەک زۆر ئاسان یعنی نەگەرەوەی داهاتی نەوت بۆ ئاگاداری مەژەگەین بەوە واللهی خواب کە ئەگەر بمێنین ئەبێ ئینسان وەڵا بۆ دوونەوە دوای خۆشمان بگەین بەوە ئێمە شکرین بەڵام بەڕاستی ئاوا بڕوا ئێمە هەرەبی ئاوا قسەی ناخۆشکە زۆر بەخێر بێ دکتۆر کاروان سپاس بۆ سەرنجەکانە سپاس کە تەشریف هێنا بۆ ستۆدیۆ بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەری گفتوگۆکەمان بوون و ئومێدەوارین ڕەوشی موچە خۆرانی هەرێمی کوردستان بەرەو باشی بڕا هەر شاد بن.